سڵاو قوتابیانی بەڕێز من مامۆستا سەرباس میراودەلی مامۆستای بابەتی فیزیک لە ئامادەیی شۆڕشی زانستی کچان. ئەوڕۆ بەشی حوتەم لە بەندی دووەم بەندی حوتی دوو دەست پێ دەکەین کە دەرسی پێشتر باسی بەندی حوتی یەکمان کرد. بەندی ئەوتی دوو پێی دەوترێت لادانی شەپۆڵەکان یاخود پێی دەوترێت لادانی شەپۆڵە ڕووناکیەکان. لادانە شەپۆڵەکان واتە هەموو شەپۆڵەکان لادانێک دروست دەکەن. بۆ نمونە لە کتابەکەدا وێنەی ئاوێکی هێناوە لەگەڵ دوو بربەست ها بربەستێکە ئەوشان بربەستێکە درزێکەیە لێرە کاتێک شەپۆڵە ئاویەکە دێتە ناو ئەو درزە ئەو ئاوا بە لای ڕاست و لای چەپیدا لا دەدا واتە لادانی شەپۆڵە ئاویەکە لا دەدات. و بە هەمان شێوە دەنگیشمان هەیە دەنگی شەپۆڵەکانی دەنگیش توانای لادانیان هەیە. بۆ نمونە کاتێک من قسەی دەکەم ئێستا لەوانەیە کەسێک لە پشت ئەو دیوارە بێت یاخود ئەو دەرگایە بێت گوێی لە قسەکانمان بێت بۆچی چونکە دەنگەکەی من لای داوە واتە لادان لە هەموو جۆرە شەپۆڵەکان ڕوودەدا. جا ئەمە لێرەدا لە بەشی ئەوتەمدا باسی شەپۆڵی ڕووناکی دەکەین. حتمەن شەپۆڵی ڕووناکیش لادانی هەیە بەڵام بۆچی شەپۆڵەکانی ڕووناکی کاتێک بەرلایەک یان بەربەستێک دەکەون لادانەکانیان زۆر کەمە بەچاو نابینرێت. هۆکارەکەی چییە؟ چونکە هۆکارەکەی ئەگەر هۆکارەکەی بنووسین دەڵێین چونکە درێژی شەپۆڵی ڕووناکی زۆر کەمە. ئەگەر درێژی شەپۆڵیش کەم بوو ئەوە لادانی ڕووناکی کەم دەبێت. لادانی ڕووناکی کەم دەبێت. بۆ یاساکمان هەیە دی ساینی گۆشە یەکسانە ئێم لەمدا باشە هەتا لەمدا کەم بێت لادان گۆشە لادان ئەیشیان کەم دەبێت. پەیوەندێکی چۆنە ڕاستەوانەیە بۆیە درێژی شەپۆڵەکانی ڕووناکی کەمە. نازانم خوێندوتە یاننا بە نانۆمەترە هەمویان بۆ منە 600 نانۆمەترە نانۆمەتریش دەکاتە دەتوان سالب 9 یعنی بڕێکی زۆر کەمە بۆیە لە درێژی شەپۆڵ کەمە لادانی ڕووناکیش کەمە. زۆر باشە. ئەوەی ئەمن پێم گرنگە بەڕاستی دەستوری هایگنس دەستورێکی گرنگە کە دو-سێ ساڵ لە وەزاری هاتۆتەوە. بۆ ئەوی لەبەرینەکەی دەستوری هایگنس باسی چ دەکات؟ باسی دوو درزەکە دەکات. تاقیکردنەوەی دوو درزەکەمان هەبوو ئەمە چمان دەکرد ڕووناکیەکمان بەکاردێنە. کاتێک ئەو ڕووناکیە تیشکی لێوە دەردەچوو تیشکەکە چۆن لێوە دەردەچوو بەو شێوەیە دەکەوتە سەر دوو درزەکە. دوو درزەکەش بەو شێوەیە ڕووناکیەکانیان لێوە دەردەچوو. باشە؟ جا ئەو بە یەکدا دەچوون. جا دەستوری هایگنس باسی ئەو دوو خاڵە دەکات. دەڵێت دەتوانرێت هەر خاڵێکی سەربەرەی شەپۆڵێک واتە ئەو خاڵێنی کە شەپۆڵەکان دەبن دەتوانرێت هەر خاڵێکی سەربەرەی شەپۆڵێک وەکو سەرچاوەیەکی نوێی ڕووناکی دابنرێت چونکە ئەوە سەرچاوی چییە؟ ڕووناکیە کە ڕووناکی لێوە دەردەچێت. ئەوە کە بەو شێوەیە ڕووناکی تێدا بڵاو بۆ دوو درزەکەش بە هەمان شێوە ڕووناکیان تێدا بڵاو دەبێتەوە بۆیە دەتوانرێت ئەو دوو درزانە ئەو دوو خاڵانە وەکو ئەو سەرچاوەیە ئێساب بکرێن. بۆیە دەقەکەی چ دەڵێ؟ دەڵێت دەتوانرێت هەر خاڵێکی سەر بەرەی شەپۆڵ شەپۆڵێک یعنی مەبەستەی ئەو دوو خاڵەیە وەک سەرچاوەی نوێی ڕووناکی دابنرێت بۆ پەیدابوونی شەپۆڵی نوێ. بۆ پەیدابوونی چی؟ شەپۆڵی نوێ. زۆر باشە. هەر خاڵێکی سەر بەرەی شەپۆڵێک دەتوانێت وەکو سەرچاوێکی نوێ ڕووناکی دابنرێت بۆ پەیدابوونی یان دروستبوونی فەرقی نییە شەپۆڵێکی نوێ. ئەوە دەستوری جەنابی هایگنسە. بە جیابوونەوە و بڵاوبوونەوەی شەپۆڵە ڕووناکیەکان لە ڕێڕەو بنەڕە کتێکەی خۆی پێی دەگوترێت لادان. ڕووناکی لە ڕێڕەوێک لابدا پێی دەگوترێت لادان. ئێستا من دەڕۆم یعنی ئاراستەکەم بگۆڕم پێم دەگوترێت لادان. لادانی شەپۆڵەکان یان لادانی شەپۆڵە ڕووناکیەکان پێناسەکەی چییە؟ با پێناسەکەت بۆ بنووسم. لادان بە ناوی خۆی ڕادیارە گۆڕینی
ئاراستەی ڕێڕێوی شەپۆڵە کاتێک ئەمن دەڕۆم ئاراستەکەم گۆڕی ئەوە لام داوە کەواتە لادانی شەپۆڵ بە ناوی خۆی ڕادیارە ئەو هادەڕۆی کە ئەوە ئاراستەکەت گۆڕی ئەوە ئەتوو لات داوە کەواتە لادانی شەپۆڵەکان گۆڕانی ئاراستەی ڕێڕەوی گۆڕانی ئاراستەی ڕێڕەوی شەپۆڵە لە پشت بربەستەکانەوە زۆر باشە یانی مەبەستی چێ ئەی بۆچی لادەدا شەپۆڵ کاتێک بربەستێک دەکەوێت ئەو شەپۆڵە لادەدا ها لە پشت بربەستەکەوە لادان دروست دەبێت لادەدات بۆیە گۆڕانی ئاراستەی ڕێڕەوی شەپۆڵە لە پشت بربەستەکانەوە چ کاتێک لادانی شەپۆڵەکان یان لادانی شەپۆڵە ڕووناکیەکان ڕوودەدا کاتێک بربەستێک یان لێوارێکی تیژ یان درزێکی بچووک دەکەون ئەوە لەو حاڵەتەیدا ڕووناکی لادانی ڕووناکی ڕوودەدا تێبینێک زۆر گرنگە ئاگادار بە ئەو تێبینیە تا درس بچووکتر بێ لێوارێک باریکتر بێت لادان زیاترە لادانی ڕووناکی زیاترە قوتابیانی بەڕێز 6 جار هاتوتەوە دەڵێن لادانی ڕووناکی لە کام لەمانەدا زیاترە لە نوکی پێنووسێک یان مووی سەری مرۆڤێک یان سێوێک یان لە هەمویان وەکو یەکە جەنابیشت لە وەڵامدا دەڵێ مووی سەری مرۆڤێک چونکە لێوارەکەی باریکترە یاخود مۆکە کامل باریکترە وەک لە نوکی پێنووس و لە سێوێک باشە ئاگاداری ئەو پرسیارەی بە ئەوە خراپ نییە ساڵانە هاتوتەوە ئەو لادانی شەپۆڵەکانە تێبینی پانی درس یانی مەبەستی چێ پانی درسە ها تەماشا بکە ئاگادار بە ئەو پانی درزێ ئێرە ئەوەیە ئەو پانی درزەیە پەیوەندێکی پێچەوانەیە لەگەڵ فراوانی برژۆڵەی ڕووناک فراوانی برژۆڵەی ڕووناک چێ ها تەماشا بکە ئەو برژۆڵەکان بن ئەگەر ئەو برژۆڵەکان ئەو فراوانی برژۆڵەی ڕووناکە ئەوانە باشە پەیوەندەکەیان چۆنە پێچەوانەیە خۆی ئاگادار بە ئەوە دیە ها دیواتە دوورینی هەندوو درس بەس دەتوانی پانی درزەکەش وادابنی دیبێ وادابنی ها غەڵەتە ئەوە دەتوانی وادابنی دیبێ فراوانی برژۆڵە هەتا فراوانی برژۆڵە زیاتر بێت ثێتا زیاد دەکات فراوانی برژۆڵە واتە ثێتا فەرقی نییە یەخشتە دەتوانی پانی درز بەدی دادی گۆشەش بە ثێتا دانی ئەگەر وادابنی تۆزێک بۆت ئاسان دەبێت بۆ نمونە دی ساینی گۆشە یەکسانە ئێم لەمدا ئەگەر تەماشا ئەو هاوکێشەی بکەیت جەنابەت دی لەگەڵ گۆشە پەیوەندێکی چۆنە پێچەوانەیە واتە هەتا ئەوە زیاد بکات ئەوەیان کەم دەکات ئاگادار بە ئەو پەیوەندیان چۆنە پێچەوانەیە هەتاوەکو پانی درس کەم بکات فراوانی برژۆڵەی ڕووناک زیاد دەکات یان ناوەند زیاد دەکات هەتاوەکو پانی درس زیاد بکات فراوانی برژۆڵەی ڕووناک کەم دەکات پەیوەندیان چۆنە پێچەوانەیە ئاگادار بە لە وەزاری هاتۆتەوە چۆن دێتەوە ئەگەر تەماشاکە لە تاقیکردنەوەی ئەوکو پرسیارێک بێت باشە جووت درس ئەگەر لە تاقیکردنەوەی جووت درس پانی درس کەم بکات ئەوە فراوانی یان پانی فەرقینی ها ئاگادار بە پانی برژۆڵەی ناوەندی ڕووناک
ناوەندی ڕووناک یعنی برژۆڵەی ڕووناک ئەو چی لێ دێت بۆ نمونە ئەی زیات دەکات بی کەم دەکات سی ناگۆڕێت دی هیچیان تەماشا پرسیارێکە لە تاقیکردنەوەی جوو درست تا ئەگەر پانی درست کەم بکات واتە گوتمان وا دابنێ پانی درزەکە وا دابنێ دیە فراوانی یان پانی برژۆڵەی ناوەند هەتاوەکو پانی زیاد بکات فێتا زیاد دەکە وا دابنێ فێتایە ئایا چی لێ دێ بزانین پەیوەندی نێوانیان چیە دیتومانە دی لەگەڵ فێتا پەیوەندێکی چۆنە پێچەوانەیە لەبەر ئەوەی دەڵێ کەم بکا پانی درست کەواتە پانی برژۆڵەی ناوەند زیاد دەکات پەیوەندێکە چۆنە پەیوەندێکی پێچەوانەیە پرسیارێکی جوان ئاگادار بە بۆزاری اینجا بێکداچوونی شەپۆڵە ناوەندیەکانی سەربەرەی شەپۆڵ بزانیت چیە بۆچی سامپڵەکانی لادان لەگەڵ سامپڵەکانی بێکداچوون لێک دەچن سامپڵەکانی بێکداچوون دەیە بزانین دوو جۆر بێکداچوونمان هەیە دروستکەر و لە ناوبەر لە ئەنجامی بێکداچوونی دوو شەپۆڵ پەیدا دەبن ئەی بۆچی سامپڵەکانی لادانیش بە هەمان شێوە دەبن چونکە ئەوانیش لە ئەنجامی بێکداچوونی دروستکەر و لە ناوبەرەوە پەیدا دەبن چونکە هەردووکیان یەک سیفەتیان هەیە ئەویشیان بێکداچوونی دروستکەر و لە ناوبەرتیاندا ڕوو دەدات باش ڕووناکترین برژۆڵەی ڕووناکی ناوەندە پانیەکەی فراوانیەکەی پێشتر باسمان کرد لە بەندی یەکەم لە هەمویان زیاترە توندی بەرەنجامی ڕووناکی لادەر کە دەکەوێتە سەر شاشەیەک لەسەر چ بەندە لەسەر گۆشە لادانی ئەو ڕووناکێک کە بە ئاراستەکە لایداوە ئاگادار بە لەسەر چ بەندە لەسەر گۆشە لادان ئەو تۆزێک زەحمەت بکرێتە هەڵبژاردن با بزانین ئەوە جوانەوە پرسیارە جۆری و بێکداچوونێکە لە ناوەندی ڕووناکیدا لە بربەستێکەوە بەرهەمدێت چییە ئێستا ئەمە بۆ نمونە لە تاقیکردنەوەی جوود درزەکە دوو درزمان دروست دەکرد ڕووناکی تێپەڕ دەبوو بێکداچوون ڕوویەدا لەسەر شاشە شتێک دەردەچوو ئەوە دەردەچوو برژۆڵەی ڕووناک و تاریک ئاگادار بە قوتابیانی بەڕست ئەوە ساڵانە هات بۆ ئاگادار بە ساڵێک پار بوو هات بووە وتبی کام لەمانە برژۆڵەی تاریکی دووەمە بۆ نمونە ئەوە ئاگادار بە ئەوە پانیەکەی لە هەمووی زیاترە ڕووناکەکەی لە هەمووی زیاترە ئەو برژۆڵەی ناوەندە برژۆڵەی چییە؟ ناوەندی ڕووناکە بزای ئەو برژۆڵە ناوەندی ڕووناکە ئێمەکەی چەندە قوتابیانی بەڕێست ئێمەکەی سفرە جا بەلای ڕاست و لای چەپی برژۆڵەی ناوەندا دەبێتە برژۆڵی یەکەم و دووەم و سێم و هەتا کۆتایی ئەدی ئەوە چەندەمە بۆ من ئەومان دەی ئەوە دوای ئەوە یان ئەوە چەندە ئەو هەردووکیان ئاگادار بە ئەوە لەگەڵ ئەوەی هەردووکیان برژۆڵەی تاریکی یەکەمە هەردووکیان ئاگادارە بە بەلای ڕاستدا بەلای چەپی برژۆڵەی ناوەندا یەکەمیان تاریکی یەکەمە ئەدی دووەمیان بۆ نمونە ئەوەیان لەگەڵ ئەوەیان ئەوە تاریکی دووەمە ئەوەش بە هەمان شێوە تاریکی دووەمە ئەدی بۆ نمونە ئەوەیان لەگەڵ بۆ نمونە دوایوی تاریکی سێمە جا یەک بەیەک پێدادێ باشە ئەدی ئەوەیان بۆ نمونە ئەوە ناوەندی ڕووناک بوو ئەدی ئەوە چییە؟ ئەوە ئاگادار بە ڕووناکی چەندەمە ڕووناکی یەکەمە ئەدی ئەوە ڕووناکی چەندەمە بە هەمان شێوە ڕووناکی یەکەمە ئەوجا ئەدی ئەوە ڕووناکی دووەمە ئاگادار بە لە لای ڕاست و لای چەپ دەتوانێت ئەو برژۆڵانە بە جوانی ڕوون بکەیەوە کە لە وەزاریش هات بۆ ساڵێک گوتبی کام لەمانە برژۆڵەی تاریکی بۆ نمونە دووەمە جا بۆ خۆی ناوی لێ نابوو بۆ نمونە ناوی لێ نابوو بۆ نمونە دی بۆ نمونە ئەوەشان ناوی لێ نابوو بۆ نمونە ئف بێت ئەیە چۆش دەتگوت دی لەگەڵ ئف هەردووکیان برژۆڵەی تاریکی دووەمن و برژۆڵەکەی ناوەند ڕووناکیەکە و پانێکەی لە هەمویان زیاترە هەتاوەکو لە برژۆڵەی ڕووناکی ناوەند دوور بکەوینەوە توندیەکەش و ڕووناکیەکەش و ئەوە هەمووی کەم دەکات هەتاوەکو لی دوور بکەینەوە لە ناوەندەکەی بەرەبەرە ڕووناکی و شتەکانی کەم دەکات درزەکی لادان قوتابیانی بەڕێز ئەو نمونەیەکە لە سیدی
سیدی پاپکەی پێ دەڵێن ئەوە سیدیە پەپکە پەپکەیەک لە سیدی کاتێک ڕووناکیەکی سپی دەکەوێتە سەر لە بەرخۆرێک دەبینی ئەو سیدیا کۆمەڵێک ڕنگ دروست دەکات بۆچی چونکە ئەو سیدە لە کۆمەڵێک درزی تەریبی دووری یەکسان پەیدا بوون کە بەچاو ناتوانرێ ببینرێت چونکە درزەکان ئەوەندە بچووکن ئەوەندە لە یەکترەوە نزیکن ناتوانرێ هەستی پێ بکرێت بەڵام کاتێک ڕووناکی دەکەوێتە سەر ئەو ڕووناکیە شیتەڵ دەبێت بۆ پێکنەرەکانی کەواتی ئیشی درزەکی لادان چییە درزەک ئەو درزەکی پێ دەڵێن ئیشی درزەکی لادان چییە کاتێک ڕووناکێکی دەکەوێتە سەر ئەو ڕووناکیە شیتەڵ دەکات بۆ پێکنەرەکانی ها ئەو ڕنگانە دروست دەبن ئەو ڕنگان لە ئەنجامی چ دروست بوون ڕووناکێکی سپی کەوتە سەر ئەو پەپکە سیدیە کە کۆمەڵێک درزی تەریبی دووری یەکسانی تێدایە شیتەڵ بوو بۆ ڕەنگە پێکنەرەکانی زۆر باشە بێکداچوونی دروستکەر لەسەر پەپکە لەسەر چ بەندە ها ئەو پەپکەیەکی سیدیە ئەو پەپکەی سیدی لەسەر چ بەندە بەندە لەسەر یەکەم بابیکەینە قەڵەمەکە شین بێ ڕەش بێ یاڵە باشین بێت یەکەم بەندە لەسەر چی یەکەمیان بەندە لەسەر درێژی شەپۆڵی ڕووناکیەکە دەزای مەبەستی چیە ئەی مەبەستی ئەوەی چ جۆرە ڕووناکێکمان خستە سەر ڕووناکیەکە سپیە یاخود چ ڕەنگێکە ئەوە یەکەمیان دووەمیان ئاراستەی تیشکە لێدەرەکە ئاراستەی تیشکە لێدارەکە چۆن ئاراستی تیشکە لێدەرەکە بۆ نمونە پەپکەی سیدی لەبەر خۆ ڕدەگرین ئەوە ڕای دەگرین ڕەنگەکە ئاراستەکەی دەگۆڕین ڕەنگەکە جێگایەکانیان دەگۆڕێت ئەوە پێی دەگوترێت ئاراستەی تیشکە لێدەرەکە سێمیان شوێنی پەپکەکە واتە دوور و نزیکی بکەیەوە شوێنی ڕەنگەکان دەگۆڕێت کەواتە بۆیە دەڵێ سێمیان لەسەر شوێنی پەپکەکە لەسەر ئەو سێشتەی بەندە یەکەمیان درێژی شەپۆڵی ڕووناکی ئاراستی تیشکە لێدەرەکە لەسەر شوێنی پەپکەکە ئەوە لە وزاری هەتا ئێستا لە وزاری نەهاتوتەوە وە گرنگە بۆ چونکە ئەی BCD هەموو ئەمانەی پێشتر درزەکی لادان ئەوە درزەکی لادان بۆ نمونە درزەکی لادان لە چپێک دێت ئەوە پارچە شوشەیەەکە ئەو پارچە شوشەیەەکە یاڵە بزانین ئەو پارچە شوشەیەەکە جاو پارچە شوشە کۆمەڵێک درزی تەریبی دووری یەکسانی تێکراوە باش ئەو پارچە شوشەیەەکە ئەو پارچە شوشەی کۆمەڵێک درزی تەریبی دووری یەکسانی تێکراوە ئەها کۆمەڵێک درزی تەریبی دووری یەکسانی تێکراوە کەواتە درزەکی لادان ئەگەر گوتی درزەکی لادان لە چ پێک دێت درزەکی لادان پێک دێت لە پارچە شوشەیەک کە کۆمەڵێ درزی تەریبی دووری یەکسانی تێکراوە ئەوە جوانە بۆچی بەکاردێت کاتێ بۆچی بەکاردێ ها ئەو ئەوەی دەنووسم کاتێ یاڵا جارش کاتێ ڕووناکی دەکەوێتە سەر چی لێ دەکا شیتەڵی دەکات بۆ پێکنەرەکانی شیتەڵی دەکات بۆ پێکنەرەکانی زۆر باشە واتە وەکو درزەکی لادانەکە ها شیتەڵی دەکرد بۆ پێکنەرەکانی مەبەستم وەکو پەپکەی سیدەکە درزەکی لادان لە پارچە شوشەیەک پێک دێت کاتێک ڕووناکی دەکەوێتە سەر شیتەڵی دەکات بۆ پێکنەرەکانی ئەو یاسایە لەگەڵ ئەو تێبینیەی بەڕاستی ئەمن کەیفم پێ دێ بەڕاستی ئەو زۆر گرنگە بۆ وەزاری زۆر زار لە وەزاری دێتەوە کەیفم پێ دێ کەیفت پێ بێ چونکە وەزاریش کەیفی پێ دێ ئەگەر ژماری درزەکان لە یەکەی درێژیدا زیاد بکرێت ئەوە تەماشا بکە یاڵا درزەکێکی دروستکەین ئەو بۆ نمونە درزەکێکی لادانە بۆ نمونە ئەوە درزەکی لادانە باش
تەماشا بکە پرسیارەکە چ دەڵێ ئەگەر ژمارەی درزەکان لە یەکەی درێژیدا زیاد بکرێت بۆ نمونە بۆ خۆی ژمارێکی درزی هەیە ئەوە ژمارێکی درزە باشە ژمارێکی درزە ئەدی ئێرە چیا ئێرە ماوەی نێوان درزەکانە واتە دی دەڵێ ئەگەر ژمارەی درزەکان زیاد بکرێت بۆ نمونەها درزێکی دیشم زیاد کرد ئەلێرە ئەوە ژمارەی درزەکانم زیاد کرد لێرەش تقریبان ماوەی نێوان درزەکان چی لێ دێ ماوەی نێوان درزەکان ئەلێرە کەم دەکات ئەو دێ چی لێ هات کەمی کرد کەواتە ئەگەر ژمارەی درزەکان لە یەکەی درێژیدا زیاد بکرێت ئەو ماوەی نێوان درزە تەنیشتەکان کەم دەبێتەوە دووبارە هەگەر ژمارەی درزەکانت زیاد کرد ماوەی نێوان درزەکان چی لێ دێت کەم دەبێتەوە تە دووری نێوانیان کەم دەبێتەوە باشە ئەیمە بەستی ئەوەیە هەتاوەکو ژمارەی درزەکان زیاتر بێت دووری نێوانیان کەم دەبێتەوە واتە دیچی لێ دێت کەم دەکات ئەگەر ژمارەی درس چی لێ بێت زیاد بکات پەیوەندیان چۆنە پێچوانێت دێڵا پەیوەندێکی دروستکەین ژمارەی درزەکان لەگەڵ دی پەیوەندێکی چۆنە پێچەوانەیە واتە هەتا ئەویان زیاد بکات ئەوە چی لێ دێ کەم دەکات ئەو بە پێی یاساش بە پێی وێنەش و دووری نێوان برژۆڵەکان ئەگەر دی کەم بکات دووری نێوان برژۆڵە ئاگادار بە قوتابیان دووری نێوان برژۆڵەوەتە فێتا دووری نێوان برژۆڵەوەتە فێتا بزانین پەیوەندی چییە ئەوە دی دەڵێ کەم بکە ئەو دووری نێوان برژۆڵێ واتە فێتا ئەو چی لێ دێت حتمەن زیاد دەکات چونکە پەیوەندی نێوانیان چییە پەیوەندێکی پێچەوانەیە کەواتە دووری نێوان برژۆڵەکان چی لێ دێت زیاد دەکات لە وەزاری هاتۆتەوە زۆر گرنگە ئاگادار بە وەکو من بەو شێوەیە یعنی بەس بە پێی یاسا دەتوانین بزانین ئەوتە بە پێی یاسایاڵە ژمارەی درزەکان زیاد بکات ئەتۆش دەڵێ دیکەم بکە باشە دیکەم بکات دەڵێ دووری نێوان برژۆڵەکان زیاد دەکات باش ئێمە کەش بۆ خۆت دەزانی 0 1 2 3 و 4 بۆ ئەسابیەکانیش هەر کاتێک ژمارەی درزدی دی بدۆزەوە زەرت ناکەی بۆت باش دەبێت بابینە سەر ئەوەی درزەکی لادان لە دەستگایەکدا بەکاردێنرێت پێی دەگوترێت شەبنگ بین بۆی هەیە بێتەوە بڵێ درزەکی لادان لە کام لەم دەستگانەی خوارەوە بەکاردێت جەنابیشت دەڵێ لە دەستگای شەبنگ بیندا بەکاردێت تەواو کەواتە لە درزەکی لادان لە چ دەستگایەکدا بەکاردێت لە دەستگایەکدا بەکاردێت پێی دەگوترێت شەبنگ بین شەبنگ بین ئیشی چییە هەمان ئیش دەکە ئاگادار بە ئیشی چییە کاتێ تەماشاکە کاتێ ڕووناکی دەکەوێتە سەر شیتەڵی دەکات بۆچی بۆ پێک نەرەکانی واتە کاتێک ڕووناکی دەکەوێتە سەر بۆ نمونە سەری شیتەڵی دەکات بۆ پێک نەرەکانی ئەو شەبنگ بینە شەبنگ بین لە چ پێک دێت ئاگادار بە شەبنگ بین لە چ پێک دێت لە چ پێک دێت لە سەرچاوێکی ڕووناکی و پێک دێت لە هاوێن کۆیەک لێرە هاوێن کۆیەکە جوان دەرنەکەوتەوە هاوێنەیەکی ئاوایە ئەگەر لە کتابەکە تەماشا بکەی ئەو هاوێن کۆیە یاخود هاوێنەیە پێک دێت لە هاوێنەیەک و پێک دێت لە درزەکی لادان ئاگادار بە و درزەکی لادانە کاتێک ڕووناکی دەکەوێتە سەر شیتەڵی دەکات بۆ پێک نەرەکانی کەواتە لە درزەکی لادانیش پێک دێت ئەوە درزەکی لادان و لە تەلەسکۆبیش پێک دێت ئایا تەلەسکۆپ بۆ چییە بۆچی تێیدا بەکار هاتووە کاتێک ئەو ڕووناکیە لا دەدات تەماشاکە ئەو ڕووناکیە لا دەدات لادانی ڕووناکی زۆر کەمە باسمان کرد پێشتر چونکە درێژی شەپۆڵەکەی کەمە خۆ بە چاوی ئاسایی نابیندرێ ئەی چ دەکەن تەلسکۆبێک دادەنێن بۆ ئەوەی بە ئاسانی بتوانن ئەو ڕووناکیە کاتێک شیتەڵ دەبێت بە جوانی ببیندرێت ئەوەشان شەبنگ بین بوو پێکاتەکانیشمان باس کرد تەلسکۆپ بۆچی بەکاردێت تەلسکۆپ بۆچی بەکاردێت یعنی ئەو تەلسکۆپە بۆچی بەکاردێت ئەو گرنگە تەلسکۆپ ئەوزام هەمووتان پێشتر خوێندوتانە لە بۆشایی ئاسماندا بەکاردێت بۆچی لە بۆشایی ئاسمان چونکە بۆ نزیککردنەوەی تەنە بچووکەکان بەکاردێت یاخۆت ئەفوان بۆ نزیککردنەوەی تەنە دوورەکان بەکاردێت و لە لێکۆڵینەوە لە پێکاتی کیمیایی و گەلە ئێستێرەکان بەکاردێت بۆ لێکۆڵینەوە لە پێکاتی کیمیایی چونکە لە کیمیادا
کۆمەڵێک گرد و گردی لە هەیە ناتوانن بە چاوی ئاسایی ببینرێت بۆیە جەنابیان تەلسکۆپ بەکاردێنن بۆ ئەوەی بە شێوەیەکی گەورەتر ببینرێت و بە ئاسانی تاقیکردنەوەکانیان لەسەر بکەن و لە گەلە ئەستێرەکان و گاڵاکسیەکان و لە ئەستێرەکاندا بەکاردێت ئەو ئیشی جەنابی چێ بوو ئیشی جەنابی تەلسکۆپ بوو. بینە سەر نمونە حوتیبە بزانین چ دەڵێن نمونە حوتیبە گورزەیەکی لەیزەری ئاگادار بە یەک قسەت پێ دەڵێم ئەو قسەی لە لای خۆت بە تێبینی بنووسە ڕاهێنانی حوتی بە دوایوی پێداچنەوەی بەندی حوتی دوودێ زۆر ئاگاداری بە زۆر گرنگە زۆر گرنگە گورزەیەکی لەیزەری هیلیۆم نیۆن درێژێ شەپۆڵەکەی ئەوەندەیە ئەوە واتە چی لەمدا واتە درێژی شەپۆڵ 632.8 نانۆ مەترە ئەمەش دەیکەینە مەتر یاڵە بە هەر ڕاست بکەینە مەتر ئەو نانۆمەترەی نەهێڵین جارانی دەتوانی سالب نۆ دەکرێت کە دەبێتە مەتر بە شێوەیەکی ستونی کەوتە سەڕووی یەک درزێکی لادان کە ئەوەندە هێڵ لە سەر مەتری تێدا بوو کاکە ئەوە ژمارەی درزە ئەوەی بە تێبینی بنووسەوە ژمارەی درز بناسەوە بە هێڵ لەسەر مەتر یان سانتیمەتر شوخت لەسەر سانتیمەتر یان مەتر تاڵ لەسەر سانتیمەتر هێڵ لەسەر سانتیمەتر ئەوانە هەمویان ژمارەی درزن واتە هێڵ و تاڵ و شوخت و درز و ئەوانە لەسەر سانتیمەتر یا مەتر بوو ئەوە ژمارەی درزە باش گۆشە لادانی هەر یەکە لە برژۆڵەی ڕووناکی پلەیەک و پلە دوو بدۆزەوە گۆشە لادان بدۆزەوە واتە ثێتا بدۆزەوە دەڵێت جارێک بۆ پلە یەک واتە ئێمی یەک بێت و جارێک بۆ پلە دوو ئێمی دوو بێت یاین بەجیا دەیدۆزمەوە ئەمە پلەیەک دەدۆزینەوە پلە دوو بدەتوانین لە جێی یەککە دوو بەکاربێنی ئاسانە تێبینیەکەم بە جەنابەت گوت ئەویشیان چ بوو تێبینیەکە گوتم هەر کاتێک ژمارەی درزت دی بدۆزەوە نەچی یاسا شتویا بنووسی یەکسەر بنووسە یەک لەسەر ژمارەی درز حەز دەکەی ژمارەی درزەکە مەنووسە یەکسەر ژمارەکە چەند بوو بینووسەوە یاعی وەکو من 150 هێڵ لەسەر مەتر ئەوە چییە ئەوە مەترە ئاگاداری ئێرە بە لێرە تۆزێک تەلە بەلانی کێشەی هەبێت ئەوە چییە مەترە باشە کە مەتر بوو مەتر دەردەچی ئاگادار بە و یەکسانە بە 6.640 یان 64 جاران دەتوان سالب 6 مەتر ئەوە کاتێک یەکمان دابش ئەوەندەی کرد ئەو ژمارەمان بۆ دەرچوو بە مەتر اینجا دێین دەڵێ گۆشەلادام دۆزەواتە ثێتا ئەمەش هەمومان دەزانین دی ساینی گۆشە یاسایەکەی یەکسانە بە ئێم لەمدا ئێخۆ هەمووشمان دەزانین گۆشە دەکاتە ساین ئینڤێرسی باش ساین ئینڤێرسی ئێم لەمدا لەسەر دی ئێم لەمدا لەسەر دی بۆ خۆتان باش دەزانن دەمانهەیە گۆشە بدۆزینەوە جاران دیە دەبێتە دابشدی هەر کاتێک ویستت گۆشە بدۆزیەوە ئەوە 100 ساین ئینڤێرس بۆ لاکەی دی وەردەگیرێت زۆر باشە بەس دانانەوەی ژمارەمان دەمێنی یەکسەر دەڵێ گۆشە دەکاتە ساین ئینڤێرسی باشە ئەوەی دادنەوە ئێمەکەی یەکە جارانی باش لەمدایەکەمان 632.8 جاران دەتوان سالب نوێە 632.8 جاران دەتوان سالب نوێە و دابەشی دیەکەمان چەندە دیەکەمان دەرچوان 6.64 جاران دەتوان سالب چەندە سالب 6 باش ئەنجامەکە تەماشا بکە یەکەم جار چ دەکەی یەکەم جار ئەوەی کەوانە بکەوە دابەشی ئەوەی کەوانە بکەوە ئەنجامێکت بۆ دەردەچی پاشان ساین ئینڤێرسی ئەو ئەنجامی وەردەگری گۆشەکەت بە ئاساین بۆ دەردەچی ئەوە ئێم ئەگەر یەک بوو یاڵە با ئێم ئەگەر یەک بوو ئەوە ژمارەکە دەردەچی ئەی ئەگەر ئێم دوو بوو بەس لێرە دووی دادنەی واتە هەمان شتا ئاگادار بۆ پلەیەک بوو یەکی دادنەی گوتی بۆ پلە دووی دادنەی یا تە هیچی تێدانێ باش ئەوە چ بۆ پرسیارێک بوو لە پرسیارەکان ئێستا دێنە سەر باوەی چاکەین ئینشاءڵڵا ئێستا دێنەوە سەر بابەتەکەی
دوای پرسیاری یەکەم لە ڕاهێنانی حوتی با شیکار دەکەین. پرسیاری یەکەم لە ڕاهێنانی حوتی با بزانین پرسیاری یەکەمەکەی چ دەڵێت. باش پرسیاری یەکەم لە ڕاهێنان حوتی با شیکار دەکەین کە ئەویشان یەکێکە لە پرسیارە جوانەکان وەکو پێم گوتن ڕاهێنانی حوتی با بەڕاستی پرسیاری جوان جوانی تێدای ئاگادار بە ڕاهێنانی حوتی با زۆر ئاگاداری ڕاهێنا حوتی با لەگەڵ پێداچوونەوەی بەندی حوتی دوو ئەو بە تێبینی لە لای خۆت بینوسە چونکە زۆر ساڵ لە وەزاری یەکێک لەوانە دێتەوە یان ڕاهێنانەکە یان پێداچوونەوەی حوتی با. باشە زۆر زۆر گرنگن ئەوانە. فەرمودینە سەر پرسیاری دووەم یەکەم لە ڕاهێنانی حوتی با. بزانین پرسیاری یەکەم لە ڕاهێنانی حوتی با چ دەڵێت. باش پرسیاری یەکەم لە ڕاهێنانی حوتی با ئەوە تا قوتابیانی بەڕێز بزانین ئەو پرسیارە چۆنە. پرسیارەکە دەڵێت ڕاهێنانی حوتی با جا پرسیاری یەکەم. باشە باش ڕاهێنا حوتی با پرسیاری یەکەمیان چ دەڵێت با بزانین. پرسیاری یەکەمەکە دەڵێت درزەکێکی لادان ئەوەندە هێڵ لەسەر سانتیمەتری تێدا وەک پێم گوتی هێڵ لەسەر سانتیمەتر ئەوانە هەمویان ژمارەی چنە درزن. باش بۆ لێکۆڵینەوەی شەبەنگی سۆدیۆم بەکارهێنرا دوورە گۆشەی نێوان ئەو گرنگە هەر کاتێک گوتی دوورە گۆشەی نێوان ئەو دوشتە بدۆزەوە دوورە گۆشەواتە دەلتا تێتا لە نێوان دوشتە چونکە دەلتا تێتا کە دەشکاتە تێتا دوو کەم تێتا یەک ئەو هەموو کاتێک هەردوو هێڵە زەردەکە بدۆزەوە ئاگادار بە دوو لەمدای داوە ئەوە لەمدا یەک ئەوە لەمدا دوو ئەوە لەمدا یەکە ئەوەشان لەمدا دوویە بۆ خۆ دەزانین دوایی جاران دەتوان سالبنەوەی دەکەی چونکە لە پلەکانی هەر یەک سێ برژۆڵەی یەکەمدا ئەو یعنی جارێک ئێم یەک بەکاربێنە جارێک ئێم دوو بەکاربێنە جارێک ئێم سێ بەکاربێنە واتە یەک جاربی دۆزەوە بەس ئەو ژمارانە دەگۆڕی. یاڵا ئەمە قانونێکم پێ گوتم ژمارەی درزت دیت یەکسەر دی بدۆزەوە دی دەکاتە ئەو وەڵامەکە لێرە دەست پێەکە یەک لەسەر ژمارەی درس ژمارەی درزەکە چەندە پێنج جاران دەتوان موجب سێ ئەنجامەکەی دەکاتە دوو جاران دەتوان سالب چوار. ئەگەر تەماشا بکەی ئاگادار بەها بە ڕەنگێکم نووسیوە قاوەی ئەوە سانتیمەترە ئەنجامەکەت چ دەردەچی ئەم سانتیمەترم داناوەتەوە کاکە هێڵ لەسەر سانتیمەتر ئەو سانتیمەترە دەڕواتە سەرێکەوەتەوە بە سانتیمەتر دەردەچی ها چ ژمارێکت دانا ئەو ژمارە دەردەچی یواتە چی یەکێکت دانا ئەو یەکە دەردەچی بەڵام ئێمە دەیگۆڕین بۆ مەتر دەبێتە دوو جاران دەتوان سالب 6 مەتر هەر کاتێک سانتیم بگۆڕی بۆ مەتر دابش سەتە بۆ خۆت باش دەزانی سانتیم بۆ مەتر دابش سەتە کە دابش سەتی دەکەی ئەو ئەنجامەت بۆ دەردەچی ئەوە چمان دۆزیەوە دی یاڵا فەرمو گۆشەی بدۆزینەوە یاسایەکمان هەیە دی ساینی گۆشە یەکسانە بە ئێم لەمدا لەوە دەزانین تێتا دەکاتە چی ئەوە بۆ خۆ دەزانیت جاران دیە دەڕاتەوە دوی دەبێتە دابشدی ساین ئینڤێرسی ئێمی لەمدا لەسەر چی لەسەر دی ئەوەی بەکاردێنم جا قوتابیانی بەڕێز ئەمن ئەوەی دوو جار بەکاردێنم جارێک جاری یەکەم بۆ نمونە بۆ تێتا دەکاتە ساین ئینڤێرسی باش ئێمەکە چەندە جارێک ئەمە بۆ ئێم یەک بەکاردێنین جارێک بۆ ئێم دوو جارێک بۆ ئێم سێ ئەمە جارێک ئەوەی حەزشی کار دەکەین ئێم یەکەی چەندە یەکە جاران لەمدا یەک چەند بوو 588.995 588.995 نانۆمەترە بیکەمەتر جاران دەتوان سالب 9 مەتر زۆر باشە دابش ئەوەی دووەم چەندە دیسانەوە دیەکەمان چەندە دیەکەمان کە دۆزیەوە دوو جاران دەتوان سالب 6 دەکات ئەنجامی ئەوەمان دەکاتە 17.13 پلە چ دەکەی بۆ خۆ دەزانین ساین ئینڤێرسی وەرگە وەرە دووەم جار بیدۆزەوە بزانین دووەم جار چ دەدۆزینەوە ئاگادار بە ئەوە بۆ لەمدا یەک دۆزیەوە دیسان بە لەمدا بۆ لەمدا دوو هەمان ئیش دەکەی بۆ چۆن دەڵێ گۆشە دەکاتە ساین ئینڤێرسی یاڵا دووبارێکینەوە چۆن تەماشا بکە باوی بە ڕەنگێکی دی بنووسین یەکەکەی هەردەنووسمەوە جاران
لەم دای دووەکەم چەندە ئاگادار بە ئەو گۆشەی یەکەم ناو لێ دەنێم ئەو ناوی لێ دەنێم گۆشەی دووەم باش بزانین لەم دای دووەم چەندە 589.592 589.592 جاران دەتوان سالب بنەوە تەبعاً چونکە نانۆمەترە پاشان دیەکەی دیسان دەنووسینەوە دوو جاران دەتوان سالب 6 ئەنجامی ئەوەش دەکاتە 17.15 پلە تەماشا بکە گۆشەی یەکەم کردیا 17.13 گۆشەی دووەم کردیا 17.15 چونکە دوو لەم دایداوە دوو گۆشەم دۆزیەوە پاشان دەلتا ثێتا ئاسان دەبێت ئاگادار بە ئەو دوانە هەردووکی کەم دەکەیەوە دەڵێ 17.15 کەم 17.13 کە کۆت کردەوە دەلتا ثێتا دەکاتە ئۆ یەکی دیش دوو پلە ئاگادار بەوە دەلتا ثێتا ئەوە کاتێک ئێم یەکسان بوو بە دوو ئەدی ئەگەر ئێم یەکسان بوو بە یەک ئەدی ئەگەر ئێم یەکسان بوو بە دوو یاڵا بۆ شکار کەم یاڵا قەینا ئەو بۆم شکار کردی ئەدی ئەگەر ئێم یەکسان بوو بە سێ بابەوەیشت بۆ شکار کەم یاڵا قەینا ئەوە سێ واتە بە ژمارەکە دەگۆڕێ ئاسانە دینە سەر ئەوە بە هەمان شێوە دەلتا ثێتاشمان دۆزیەوە کامل ڕاهێنانەکە زۆر گرنگە یەک لە یەکتر گرنگترن ئاگادار بە ئەو باواجب بێت دەڵێت چ بدۆزە گۆشە لادام دۆزەوە بە هەمان شێوەی پێشترە دەلتا ثێتا دەدۆزیەوە باشە یعنی زۆر ئاسانە ثێتایەکە بە ئاسایی دەدۆزیەوە ئاگادار بە زۆر ئاسانە پرسیاری سێم بزانین پرسیاری سێم چ دەڵێت پرسیاری سێم با پرسیاری سێم شکارکەین جوان ئاگادار بە هەمویان هاتونەوە یەکەم دووەم سێم چوارەم هەمویان هاتونەوە چونکە گرنگە وەک پێم گوتی درزەکێکی لادان ئەوەندە هێڵ لەسەر تا لەسەر سانتیمەتری تێدا ئەو یەکسەر ژمارەی درزە باوەڕ دەکەیەوە یەک دوو جاراتەوە ئەو بەبێ ژمارە گۆڕین ئەو 1.5 شێر تێدا ژمارەی درست ئەوەندە تا لەسەر سانتیمەتری تێدا ڕووناکی کرایەوە کە درێژە شەپۆڵەکەی بۆ خۆ دەزانەوە لەمدایە دوای لەناو هاوکێشەکە جاران دەتوان سالب نۆی دەکەین چونکە نانۆمەترە ئایا گەورەترین پلە برژۆڵە ئاگاداری ئەو قسەی بە قوتابیانی بەڕێز هەر کاتێک گوتی گەورەترین پلە برژۆڵە چەندە واتە ئێم چەندە بەڵام لەگەڵ ئەو قسەیەشدا واتە گۆشە نەوەتە ئاگادار بە هەر کاتێک گوتی گەورەترین پلە برژۆڵە گۆشە نەوەتە ساینی نەوەت نابێت لە یەک زیاتر بێت ئاگادار بە یعنی ساینی نەوەت یەک دادەنێ ساینی گۆشە یەک دادەنێ کە دەتوانێت بۆ هۆی ئەم درزەکە و ببینرێت یەکەم جار پێم گوتی ژمارەی درزدی دی بدۆزەوە بێ ئەولاولا ژمارەی درزدی دی بدۆزەوە ئێ ئاسانە دی دەکاتە یەک لەسەر ژمارەی درست نانووسم ژمارەی درست دەنووسم 1555 ئاگادار بە تکات لێ دەکەم ئەوە چیەوە ئەوە سانتیمەترە ئەو ئەنجامەی کە لە دابشکردن دەردەچی سانتیمەتر دەردەچی واتە 6.43 جاران دەتوان سالب 4 سانتیمەتر کاکە سانتیم دەردەچی سانتیم دەردەچی بەڵام ئەمە دەکەی نەمەتر ئێچی لێ دەکەین 6.43 جاران دەتوان سالب 6 دەکات دەبێتە مەتر بۆ خۆ دەزانی سانتیم بۆ مەتر دابش 100 دەکرێت کە ئەنجامەکەی ئاوا دەردەچی پاشان دەڵێ ئێم بدۆزەوە ئاگادار بە دەڵێ دی ساینی گۆشە یەکسانە بە ئێم جاران لەمدا ئاگاداری ئەو قسەی من بە ئەوە ساینی نەوەتە کە دەکاتە یەک واتە نامێنیت یەک جاراندی هەردی دەکا ئێمەکە دەکاتە چی دەکاتە دی جاران یەک هەردی دەکا لەسەر لەمدا بەس دانانەوە دەمێنیت یاڵە دیەکەمان چەندە دیەکە 6.43 جاران دەتوان سالب 6 لەسەر لەمدایەکەمان چەندە لەمدایەکەمان 565 جاران دەتوانی سالب 9 کە ئەوە دابش ئەوەی کرد ئەنجامەکە دەکاتە 11.3 بەڵام بە پوینتمان نییە ئێم بۆیە ئەمە نزیکی دەکەینەوە بۆ 11 دەکا ئەوە نرخی ئێم بوو پرسارێکی زۆر جوانە ئاگادار بە ئەوە ئاگادار بە پرسارێکی زۆر جوانە ئەوە پرسارێکی جوان ئەوە پرسارێکی ڕاقی بزانین ئەو پرسارە چ دەڵێت ئەو پرسارێکی ڕاقی قوتابیانی بەڕێز ئاگادار بن ئەو پرسیارێکی جوانە پرسیارەکە چ دەڵێت پرسیاری چوارەمە بزانین
بزانین پرسیاری چوارەم چۆن شکار دەکەین ئەوە مهمە ئاگادار بە پرسیاری چوارەم مهمە یاڵە بزانین چ دەڵێت بازارە بۆ دەڵە شەبەنگێکی جیوەی درێژی شەپۆڵەکەی ئەوەیە ئەوە لەمدایە بوو بەکارهێنرا لە درزەکێکی لاداندا بەوەش گۆشە لادانی برژۆڵەی ڕووناکی پلەیەک واتە ئێم یەکسانە بە یەک ئەوەندە بوو گۆشە لادانەکەی واتە ثێتایەکەی ئەوەندە بوو ئایا ژمارەی درزەکە لادانەکە بەکارهێنراوکە لە هەر سانتیمەترێکدا چەندە کۆڕە گرنگە کاکە بەخوا ئەوانە هەموو هاتوونەوە ئاگادار بە لە هەر سانتیمەترێکدا چەندە یەکەم جار تەماشاکە ژمارەی درزەکەکانی دەوێت کاکە ژمارەی درزەک ئەمن دەبێت دیم هەبێت دی ئەتۆ دەبێت چت هەبێت دەبێت دیت هەبێت یەکەم جار دی دەدۆزمەوە یاڵە یاسای دی بەکاربێنی دی ساینی گۆشە یەکسانە ئێم لەمدا ئەدی دی دەکاتە چی دی دەکاتە ئێم لەمدا لەسەر ساینی گۆشە نەچی قوتابیانی بەڕست نەچن ساین ئینڤێرسی بەکاربێنن چونکە تەلەبەم دیتووە دی دۆزیتەوە ساین ئینڤێرسی بەکاردێنی یەک حاڵەت ساین ئینڤێرس بەکاردێت ئەگەر داوای گۆشەی کردبوو بەس لێرە داوای ژمارەی درزی کردو بەس دەبێت دی بدۆزمەوە داوای ژمارەی درزی کرد یەکسەر دی بدۆزەوە یەکسانە ئێمەکەمان چەندە ئێمەکەمان یەکە جارە لەمدایەکەمان چەندە لەمدایەکەمان 546.1 جاران دەتوان قوتابیانی بەڕست ئەوە دەوێت بزانێ ئەو بە چی دەوێت ئاگادار بە تەماشکە بە سانتیمەتر ئەوی بگۆڕین بۆ مەتر جاران دەتوان سالب نوۆیە واتە جاران دەتوان سالب نۆ دەکرێت ئەو بوو بە مەتر ئەوە بوو بە مەتر باشە هەر مەترێک چەند سانتیمەترە 100 سانتیمە واتە جاران دەتوان دوو دەکرێت 100 یعنی دەتوان دووها جاران دەتوان دوو دەکرێت دەتوان سالب نۆ لەگەڵ دەتوان دوو دەکاتە دەتوان سالب حەوت کاتە دەتوان یەکسەر بنووسم دەتوان سالب حەوت ئەو کردمە چی کردمە سانتیمەتر ئاگادار بە کردمە چی سانتیمەتر زۆر باشە پاشان لەسەر ساینی گۆشە ساینی گۆشەکەمان چەندە داوێتی بۆ خۆی 21.2 پلەیە کە ئەنجامەکەمان بۆ دەردەچی لێرەوە دی دەکاتە 1.51 جاران دەتوان سالب 4 سانتیمەتر ئایا بۆ بە سانتیمەترم دۆزیەوە ئەمن لە پرسیارەکە دەڵێت لە هەر سانتیمەترێکدا چەندە کەواتە جەنابیشت دەڵێ دی دەکاتە یەک لەسەر ژمارەی درس یان پێچەوانەکەشی ڕاستە ئاگادار بە پێچەوانەکەی چییە؟ یاڵە پێچەوانەکەی بڵێ بێزامات یاڵە فەرموو ژمارەی درس یەکسانە یەک لەسەر دی یعنی هەڵگەڕاوی یەکترن هەر یەکیان یەکسان یەک لەسەر ئەوکەی دی یەک لەسەر دیەکەمان چەندە 1.51 جاران دەتوان سالب 4 یەکسەر ئەنجامەکەت بۆ دەردەچی ئەوەندە هێڵ لەسەر سانتیمەتر دەکا یان درست لەسەر سانتیمەتر دەکا کە ئەنجامی کۆتایی دەکاتە 6622 درست لەسەر هەر سانتیمەترێک ویان بەو شێوێش دەتوانی بنووسی 6.622 یان 6.6 جاران دەتوان موجەبسێ درست لەسەر سانتیمەتر پێداچنەوەی بەندمان هەیە بەندی حوتی دوو کە گرنگە ئەوەش پێویستە بە واجبێ بۆ جەنابەت ئەوە ژمارەی درزی داوە یەکسەر دەتوانێت دی بدۆزیەوە پاشاندری شەپۆڵ دەدۆزیەوە بە پێی یاساکەی خۆمان زۆر ئاسانە هیچی تێدانە پرسیاری دوم ئاگادار بە ئەو پێداچنەوەی بەندە بوو مین بوو هاوی باسم دەکرد لەگەڵ ڕاهێنانی حوتی بە کۆڕە نەکەی لە بیریانکەی وەڵی وەزاری زۆر ساڵ کەیفی پێدی شتێک بێنیتەوە لێ ئاگادار بە وەسفی ئەو گۆڕانە بکە لە پانی برژۆڵەی ناوەندیدا دروست دەبێت ئاگادار بە پانی برژۆڵە یەکسەر بڵێ تێتا بزانین چی لێ دێت وادا بنێ بە بەکارهێنانی یەک درس کاتێک پانی درزەکە کەم دەکا باسمان کرد گوتمان پانی درس ئەمە وا دادەنین کەوانە وا دادەنین دیش نییە ها بەسپانی درس تقریبا دووری نێوان درزەکان واتە دی بەسپانی درست ئەمە وا دادەنەین دی بزانین پەیوەندی نێوانیان چۆنا دی ساینی گۆشە یەکسانە ئێم لەمدا
دی لەگەڵ ثێتا پەیوەندی چۆنە پێچەوانەیە باشە دەڵێ بە بەکار کاتێک پانی درزەکە کەم دەکا واتە دەڵێ ئەو دیە کەم دەکا ئەدی برژۆڵەکە پانیەکەی زیاد دەکات کاتێک سەر وەڵامەکەی دەڵێ زیە دی دەکاتێ هاتوتەوە بەڵێ هاتوتۆ لە وەزاری زۆر مهمە. پرسیاری سێم کام لەم تەنانەی خوارە و لادانیان زیاتر تێدا ئاشکرا سێوێک یان نوکی پێنووسێک باسم کرد یان مووی سەری مرۆڤێک لەبەرەوەی مووی سەری مرۆڤێک بچووکە باریکە نزیکە لە درێژی شەپۆڵی ڕووناکی بۆیە مووی سەری مرۆڤێک هەڵدەبژێرین. ئایا برژۆڵەکانی بەیەکدا چوون بۆ هەر یەک لە ڕەنگەکانی پرتەقاڵی و شین و پرتەقاڵی شووی کامیان لەوەکەی دیکە پانترە؟ ئەتۆ لە خۆڕا نابێت جواب دەیەوە لە خۆڕا هیچ شتێک بەکار نایە دەبێ بە فکر تەماشا بکەیت. دەبێ من تەماشا بکەم جەنابی پرتەقاڵی لەگەڵ شین کامیان چیان جیاوازە لەمدا کامێک لەمدای گەورتە کاکە لەمدای پر تەقاڵی ئەوە لە بەندی یەکەم بۆ نووسێ گوتم دەبێت لە بەریکەی پرتەقاڵی گەورەترە لە لەمدای شین ئاگادار بە لە لەمدای شین گەورەترە کامیان لەوەی دیکەی پانترە واتە مەبەستیەوەی کامیان تێتای زیاترە یاڵڵا یاسای بنووسین دی ساینی تێتا یەکسانە ئێم لەمدا کامە لەمدایەکەی زۆر بێت ئەوە گۆشەکەی یاخود فراوانی برژۆڵەکەی پانترە چونکە پەیوەندی ناوانە و دوانە چۆنە ڕاستەوانەیە زیاد بکە زیاد دەکە کەم بکە کەم دەکە کەواتە دەڵێ کامە زیاتر کامە لەمدای زیاتر بۆی هەڵدەبژێرم پرتەقاڵێکە لەمدای زیاترە کەواتە جەناب دەڵێ پر تەقاڵی کەواتە ئەمە پرتەقاڵی هەڵدەبژێرین ئاگاداری ئەو پرتەقاڵی بە گرنگە جا لە وەزاری جاری وا دەڵێت چی کام لەمانەی دیکە پانترە پرتەقاڵێکە بێتەوە هات بۆ دێتەوە پرتەقاڵی شین وەنەوشەی سوور ئەتو سووری هەڵدەبژێری چونکە سوور لە هەمووی زیاترە دەبێت لەبەرت بێت لەمدایەکان ئاگادار بە بەس لێرە تەنها پرتەقاڵی شینە پرتەقاڵی زیاترە. دینە سەر هەندێک لە پێداچوونەوەی بەشەکان کە سەر بەبەندی دووەمە لە بەشی حوتەم باش ڕووناکێک دەکەوێتە ئەو پێداچوونەوەی بەشی حوتەم لەبەرەوەی بەندی سێمی بەشی حوتەم تۆزە کەمترە بۆیە هەوڵ دەدەین لەگەڵ ئەویان تەواوی بکەین ئینشاءڵڵا بۆ دەرسی دابێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم سودێکی باشم با بەڕێستان گەیان دەبێت خواتان لەگەڵ